بەڕێوەبەرایەتی حەج و عومرەی هەرێم لە ئێستەوە دەستی بە ئامادەکاریەکان کردووە بۆ ئەو هاوڵاتیانی کە یانوێ ئەم ساڵ سەردانی حەج بکەن یاخود زیارەتی مەککە و مەدینە بکەن بۆ فەریزەی بەجێهێنانی حەجە بزانین بۆ لە ئێستەوە ئامادەکاریەکان دەست پێەکەن و ئەیانوێ پلان و بەرنمەیان چییە بێت بۆ ئەمساڵ بۆ قسەکردن لەسەرم بابەتە میوانداری کاروانستونی و تەبێژی بەڕێوەبەرایەتی حەج و عومرەی کوردستانمان کردووە کە ڕاستەخۆ لە هەولێرەوە لەگەڵمانە کاروان سڵاو لێبێت و بانیت باش پێم خۆشە یەکسەر لەو پرسیارەوە دەست پێ بکەین ینی لێستەوە ئامادەکاریەکانتان دەست پێ کردووە ئەتانوێت بۆ ئەمساڵ بەرنمەیەکی باشتر و شێوازی کارکردنتان بگۆڕن یاخۆدەوەیەکە پێشببینیەکەن ئەم ساڵ هاوڵاتیەکی زیاتر ناوی خۆی تۆمار بکات و بیرە سەردانی وڵاتی سعودیە بکات بۆ بەجێگەاندنی فەریزەی حەج و ئامادەکاریەکانتان دەست پێ کردووە؟ بەناوی خوا گەورە میرەبان بەیانی ئێوەش باش بەیانی هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان باش ئێمە لە بەڕێوەبەرایەتی گشتی حەج و عومرە ساڵ بە ساڵ هەوڵ دەدەین کە باشترین خزمەت پێشکەش بە میوانانی ماڵی خوای گەورە بکەین چاوانی پرۆسەی حەج ئەنجام دەدەن چاوانەی گەشتی عومرە دەکەن. دیارە ماوەی 3 ساڵ دەبێتن هەرێمی کوردستانیش هاوشانی شاندی عێراق دەبێتە شاندی یەکەم لەسەر ئاستی جیهان لە ڕووی خزمەتکردنی حاجیاندا کە ئەمەش جێگەی شانازیە بۆ هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان و بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و بە دوجار بۆ هەمومان کە ئێمە یەکێک بین لەو شاندانەیە خۆت بەشێک بین لەو شاندانەی کە لە سعودیا خەڵاتی یەکەم شاند وەردەگرێتن. بێگومان ئێمە لە بەڕێوەبەرایەتی گشتی حەج و عومرە وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی بەوە ناوەستین کە لە ئاستێکدا بۆسین دەمانوێت ساڵ بە ساڵ بە شێوەیەکی باشتر و بە شێوەیەکی تۆگمەتر و پلانی باشتر خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکەن ئەوانەی پرۆسەی حەج ئەنجامدەن. وەکو جەنابتان ئاگادارن ئێمە لە مانگی دەوە دەستمان کرد بە ناونووسینی حاجیان کە یەکەم جار بوو لە هەرێمی کوردستان بە سیستەمێکی زۆر پێشکەوتوو کە بە هەمانگی لەگەڵ فەرمانگەی تەکنەلۆژیای زانیاری حکوومەتی هەرێمی کوردستان سیستەمێک ئەم ساڵدانراوە بە مەبەستی ناونووسینی حاجیان. سپاس بەخوای گەورە سیستەمەکە زۆر بە سەرکەوتووی کارەکانی خۆی کرد و بەبێ ئەوەی هیچ هاوڵاتیەک عەزیەت بخواتن هیچ هاوڵاتیەک سەردانی بەڕێوەبەرایەتیەکی حەج بکات لە هەر نووسینگە و یاخود لە هەر شار و پارێزگایەک لە ماڵەوە هاوڵاتیان توانیان بە مۆبایلی خۆیان ناوی خۆیان بنووسن و سیستەمێکی زۆر پێشکەوتوو بوو. لە ئێستاشدا ئێمە خەریکی لێجیاکردنەوە و وردبینیکردنی ناوەکانین و ئینشەڵا لە ماوەی 2-3 هەفتەی داهاتوودا تیر و پشک بۆ ناوی حاجان دەکرێتن. بەڵام ئەم سیستەمێک کە لە هەرێمی کوردستاندانەوە مەوێ ئاماژە بدەم کە لە سەر ئاستی ناوچەکەش سیستەمێکی زۆر دەگمەنە ڕۆژانە واتە لە هەر قۆناغێکدا هاوڵاتیان ئاگادار دەکرێنەوە کە ئایا ناوەکەی تۆمار کراوە یاخود کەم و کوڕی هەیە یاخود چ کێشێکە یاخود ناوەکەی خراوەتە ناو تیر و پشکەوە. ساڵانی پێشتر وانە بوو ساڵانی پێشتر هەموو ئەم پرۆسەیە ئەبوایە بە شێوەی فاید گەرجۆت لە ئێمە بێ تا ئێستا چەند هاوڵاتی ناوی نووسیوە یعنی بۆ ناو تۆمارکردن هیچ ئەمارێکتان لا هیچ کەسێک ناوی نووسیوە تا ئێستا؟ ئەمە پرۆسی ناونووسینمان تەواو کردەوە ئێستا لە قۆناغی کۆتاییەکانی وردبینیکردنی ناوی حاجیانین ئەوە خود ناوی ئەو کەسانەی کە خۆیان ئامادە کردووە خود ناونووس کراون بۆ ئەو وردبینیە بۆ چیە یعنی کەسێک ناوی نووسیوە وردبینی بۆچی ئەەکەن ئێوە؟ وردبینیەکە ئەوەیە ئێمە لە هەرێمی کوردستان ئەو پشکێک کە بۆ هەرێمی کوردستاندانراوە ژمارەیان 5135 کەسە بەشێک لەو کەسانەی کە ناویان نووسیوە ئەوانن کە پێشتر حەجیان کردووە بۆیە لە پێناو بەرقەرارکردنی دادپەروەری و یەکسانی لە نێوان هاوڵاتیانی هەرێمی کوردستاندا هەموو ئەو کەسانێک کە ناویان جارێکی دیکە نووسیوە بۆ پرۆسەی حەج و پێشتر حەجیان کردووە تەنها مەحرەم حاجی نەبێت ئەویش بە ڕێژەیەکی دیاریکراو ڕێگەیان پێ نادرێتەوە جارێکی دیکە حەج بکات. ئەم کاروان ئەمە یەکەم جار بە شێوازێکی ئەلکترۆنی ناوی خۆیان تۆمار دەکەن تاکو ئێستا هیچ کێشێکیان ڕوبەڕوو نەبووتەوە کەسانی کە ناوی خۆیان بۆ شێوازە تۆمار کردووە؟ نەخێر ناونووسین کۆتایی هاتووە لە ماوەی چەند ڕۆژێک دەبێت ماوەی تقریباً 20 ڕۆژێک زیاتر دەبێت ناونووسین کۆتایی هاتووە لە 6 مانگەوە
ناونووسین کۆتایی هاتووە لە 6 دەوە و ئێستا ئەوەی کە خەریکین ئەوە بۆ کە وردبینی دەکەن بۆ ناوەکان و یەک بە ناوەکاندا دەچینەوە و زانیارەکان پشتڕاست دەکەینەوە هەر کەسێک زانیارەکانی تەواو بوو ڕاستەوخۆ نامەی مۆبایلی پێ دەگات چ بەڕێگەی ڤایبەر یاخود واتساپ یاخود بە نامەی مۆبایل پێ دەڵێت کە ناوەکەت ئامادەیە بۆ تیر و پشک و چاڕوانی تیر و پشک بە بدەمێ ئاماژە بۆ بدەم کە ماوەیەک لەمە پێش ئاگادارێکتان بڵاو کردەوە کە باستان لەوە ئەکرد ئەو کەسانەی واتە بەشێک لەو کەسانی کەناوی خۆیان تۆمار کردووە ئاگاداریان بۆ ڕۆشتە لە ڕێگەی واتساپ و مۆبایلەوە بەڵام لەوانەیە بەشێک لە مۆبایلانە مۆبایلی زیرەک نەبن چۆن ئەو کەسانە بتوانن کە کێشەیەک هەیە لە مامەڵەکانیانە ئەمە دوای ئەوەی وەکو جەنابەت ئاماژەت پێدا ئەو ئاگاداریەمان بڵاو کردەوە خەڵکێکی زۆر بەدوای ئەم ئاگاداریەوە هاتووە سەردانی نووسنگەکانی حەج و عومرەی کرد زانیارەکانی خۆیان پشتڕاست کردەوە ئەوانی دیکەی کە نەهاتوون ئێمە لە بەڕێبەراتی گشتی حەج و عومرە بە هەماگی لەگەڵ فەرمانگەی تەکنۆلۆژیای زانیاری ئێمە وەرکەمان لە جیاتی ئەوان ئەنجامدا و بە هەموو فایلەکاندا یاخود بە هەموو فۆرمەکاندا چوینەوە ئێستا بەشێکی زۆری ئامادەیە و لە چەند ڕۆژی داهاتوودا هەمویان ئامادە دەبن وە کاتێک دادەنرێتن بۆ ئەوەی تیر و پشکی حاجیان بکرێتن بۆ وەرزی حەجی 2026 لە ئێستادا ئێمە کاتەکە دیاری نەکراوە بەڵام بەڵێ دیاری نەکرا بەڵام لە 2-3 هەفتەی داهاتوودا من دەتوانم ئەوە بڵێم تیر و پشکی ناوی حاجیان ئەنجام دەدرێت بەپێی ڕێژەی دانیشتوانی ئیدارەی سەربەخۆ و پارێزگاکان هەر شوێنێک پشکی خۆی بەردەکەوێتن بە شێوەیەکی یەکسان بەپێ ڕێژەی دانیشتوان و اینجا بە ڕێگەی مۆبایل ئەم خەڵکانە ئاگادار دەکرێنەوە کە ناوی دەرچووە یاخود ناوی دەرنەچووە. بەڵێ کاکاروان ئێوە وەفدێکتان گەشتە سعودیە و لەوێ ئامادەکاریەکانتان دووپات کردەوە لە ئێستادا وەک باسەکرد خەریکی ئامادەکارین ئەو ئامادەکاریانی کە تاکوی ئێستا کراون هەمووی تەواو بووە یاخود هێشتا ماوێتی بەشێک لە ئامادەکاریەکان تەواو بووە من خۆم کە بەر لە ماوەیەک لە شاری مەدینەوە بە هەمانگی لەگەڵ دەستەی باڵی حەج و عومرەی عێراقی سەردان و بەدواداچوونی هەمە ئوتێلانەمان کرد کە ئەم بۆ ساڵی 2026 بۆ حاجیان دابین کراوە بە خۆشحاڵیەوە حکوومەتی هەرێمی کوردستان و هەرێمی کوردستان وەزارەتی ئەوقاف و بەڕێبەراتی گشتی حەج و عومرە بە بەردەوامی کار لەسەر ئەوە دەکات ساڵ بە ساڵ خزمەتگوزاری باشتر پێشکەش بە خەڵکی خۆمامەکاتان ئەم ساڵیش ئەو ئوتێلانەی کە گیراون ئوتێلی نزیکن لە حرەمی مەدینە و خواردنەکەش خواردنێکی زۆر باشە و لە داهاتوودا شاندێکی دیکە دەچێتە سعودیا بۆی ئوتێلی مەکە و خواردنی مەکە بە حاجیان دابین ساڵانی ڕابردوو بازەواکرا کۆمپانیاکان کە بە قاچاقیش خەڵکیان بردووە و هەوڵاتیان بردووە و گرفتیش دروست بوو فەوزایەکیش لە نێو کۆمپانیاکانە دروست بوو کە پارەیەکی زۆرتر لە حاجیان وەرەگەن کۆنتترۆڵیان بابەتانەتان کردووە بە کورتی ئەگەر جوابم بیتەوە بەڵێ بەنسبەت کۆمپانیاکان هیچ پەیوەندیەکیان بە پارەوەرگرتنی حاجیاندانی ئەو پارەیەکە لە سعودیا کە لە عێراق وەردەگیرێت هەمان ئەو بڕە لە هەرێمی کوردستاندا وەردەگیرێت من دەمێ ئاماژەوە بدەم کە بە فەرمانی ئەنجومەنی وەزیران و سەرۆکی ئەنجومەنی وەزیران پارساڵ بە بڕێکی زۆر باش دامی پرۆسی حەج کراوە ئەگەرنا تێچووی حەج لەسەر هاوڵاتیان زۆر زیاتر دەبوو و نرخەکانی تێچووی حەج هاوشانی عێراق بوو کە ئەوەی جگە لەوە کە ئوتێلەکانی هەرێمی کوردستان زۆر نزیکتر بوون و زۆر باشتر بوون لەوانەی کە لە وڵاتی عێراق دابین کرابوون و خواردنەکەش بە هەمان شێوە سێژم خواردنیان بۆ دابین کرابوو. بەڵێ زۆر سپاس کاکاروان هیوادارین تەواوی حاجیان بە سەلامەتی بڕۆن و بە سەلامەتیش بگەڕێنەوە زۆر سپاس بۆ تۆ دووبارە کاروانستونی و تەبێژی بەڕێوەبەراتی حەج و عومرەی کوردستان.